ناوم تحسين عبد الكريم عزيزة خلشي هوليرما خيزان دارم سيم دارم هي لخستخانه درونی قدیم نما حتی دوام ما کردم لپیشی 2000 که خستخانه درونی دو نقل کردن 2003 چین شایستی 2004 چین هستی لایستی تا سالا مال خستخانه جمهورینا خستخانه درونی فرکاری. سلام علیکم. تعامل لقى وانا ذاك مزور زعمة تدي بس سياسة لقى اليوم كي بقصي خوش بدا بدوراني أنا قب كي برجع زاريوات زيان يبرك بيدا كي لقى اليوم صعبة تشي لقى اليوم ذاك يعني نيساني ماز ذاك يعني ماسم ذاك أنا ردي من أودي بقصي كذا نخوش الشيء عناده لقى حتى بيت السراء مخصص منها زاريوات علاجي ناخوه اشتينا اخذ الامريكا ربك صار بتوزع باكت الشديدين دين ولا او علاج قبله ولا بازك تبورم ولا انا قوشانا وقت خوي خدمات وشتيان ابو هم قلبي اسبي وتوشي جربوا وتشتيبونو تقريبا نقعد نفرقوا وطاقة ملوسة محتي لقد صار معهم تريبون استطاعوا يعني قلنا قشانات سيام كام بمندنا عطتنا تحسين دروني خستخانة كزنام ناسي يعني أي نبي كنتم قصيدنا تحسين الشيء عطتنا تحسين الشيء كزنام للايمن لير داخل بونا أو أنا زوربان نخوشي شيزوفرينان يا شيزوفرينا درشخان و بخوشمان دەزانی ئەوانێک کە شیزۆفرینانەیە جار بە وەهمێ لا دروست دەبیکەوە خەرکێک لە دیوانە لەوانەیە لامدان لام بکوژی ئەوانە زیاتر وەکو برەی بەشکن لە خەڵکی دیکە لەبەرەوەی دەبی لە تەعاملمان لەگەیان ئاستیار بین یعنی وا نەکەینکەوە ئەوان هەست بەوەی بکەنکەوە ژیانیان لە خەتەردایە و بکەونە مووقفی دیفاعی و هوزم بکەنە سەر ئەوەی بەرامبەریان دەبی تاکید کێنەوە کەوە بە قسەی خۆش بە قسەی نەرم هەڵس و کەوتیان لەگەر بکەین و تاکیدکەنەوە کە دەرمانەکانیان بە بەردەوامی لێرە دەخۆن هەتا عیلاجەکە خۆیان تەواو بکەن. شلون حتى ساعات 12 يسمعنا يعني أي سلماي أي ننستبي يا مقصد يعني أي نخوشه مقصد دل تنگام دلم ها دل آب دلم ها دل خواردنیال دگرم هواره که دمینیتو دهندمه. زویان توانیه سعی بخواه دشمن من نداره میزی دم نخوای کردی اندکه ناری بیت داره دلم نو ناری داره استادم يعني عيد نبي نازاني هلا زي ولا خوي ميزه شي دكا هلا ناقه مرافقي ميزه شي دم خوي دكا وي دكا انا عندك انا اسمعني هذا سنجميع تاوني عطا اسمعني هذا هذا اشتان ناني انا خوي صغاره هواياتي صغاره صالم تعاوني على قدكم وعلى قدكم بيسن خويا بيس دكان زانيز او تشينيا مقصد بناء خوشانيا لو صاحي توباني ولو ملعبتشي لو فريزه تشتكي انا هواياتي انا اشتاي هلا جوري لصاحي لو جوري لو صاحي
دەبی ناوی لە زەویاندا ئەی زەوی تا نەوی بە پێکەنین و سابەت و بە سابەت و بە پێکەنین و بە شتێک نای دەکەم دەڵێمەوە عایلە تات ئەوە بەقەستە لە ئەوەی دەردێنم دەڵێم وەرەوە عایلەکە تاتیە دەڵێ وەڵە دەڵێم خۆت بشە خۆت بگۆڕە بابچین ئێستا دێن ئەم بەقەستە لە ئەوەی دەردێنم لە سبەنێ دێن چەند نەخۆشەکە هەیە خایەنیان دەکەم هەفتەی ڕۆژێک حەلاق دێ سبەینان هەموو سبەینان پێنجە چارە شەشە میزی دەبنە خۆیان دەکەن خۆیان ئەوە دەکەن عەدم دەکەن نازان خواردن شتی بخۆن و خۆیان پیجاریوانی وڕان پێشی بچمەوە تەماشایان دەکەم وەچی منداڵێکی ساوە درکوشتیان دەگۆڕم و هەموو عەبتانیش نینۆکە و ڕودێن و سەر حەلاقمان هەیە بەس داخلی بەخۆم خایەنیان دەکەمەوە تەلاشیان دەکەم سەریان دەشوورێ خایەن دەکرێنەوە ڕاست دەکەمن ئەوڕۆ سەریان دەشوورێ خایەن دەکرێنەوە نینۆکیان دەکرێت جێکی نوێیان لەبەر دەکەمەوە زان جێژ نەیە لە کنیا والله تحسين خدمت عندك ئاگای لەمێ و تحسين بۆ خۆی مراقبی ئێرێ پیاوانەیە لە گەرمان ئاگای لەمەیە ئاگای لە هەموو نەخۆشەکانە و مام تحسین داماشوا مام تحسین ئاگای لەمەیە مام تحسین چاومانە مام تحسین چیە لە پێ برێ هەر چاومان دەبێ هەر چاومان و هەر چاومان والله مام تحسين زلامەش باشە يعني بخدمەتی هەموو نەخۆشەکە وەچ کوڕی خۆم ماری منداری خۆی تەماشایان دەکەی زعیبی نییە تحسین ئەوە لەوانەیە لە زۆربەی ستافەکانی ئێرە خەستەخانەی کەونتر بیتن هەمومان ئەوانی کە لەو خەستەخانەی ئەوانی کە لە سلکی سەحەی ئیش دەکەن هەموو تەحسین دەناسن نەخۆشەکانیش عەلاقەیان لەگەری زۆر باشی دەزانن چەند خزمەتیان دەکا ئەو جگە لەوەی کە بن ئاگای لێیانە و خواردن و زیر و بەرگ و ئەوانان لە بۆ دابین دەکا دانشووە سەران دەتاشی یعنی ڕدێنان تاشی چەند شتی دیکە هەیە کەەوە خەرک لەوانەیە لە مارێش نەتوانی بیکە ئەو لێرە لە بۆیان دەکات هەرسوکەوت لەگەڵ نەخۆشانە تۆزە قورسە بەس ئەلحەمدوللا تحسین لە گەریان گونجایە و بەس پێویستمانە کە کەسێک هەبیتن و لە جێی تحسینی بگرتەوە چکە تحسین احتیمالە ساڵێک دوو ساڵیت کە تەقاعود دەبێتن وەچێ و خەڵکەی بەس ئێستا کەسێکی وان نییە کە شوێنی تحسینی بگرتەوە چکە ئەوانە پێویستیان هیچ شتێکیان بخوان نییە بەخۆ خزمەتکردنیان هەر ئەمەیە خاوێنکردنە و شوشتنە و جلک گۆڕینە و شەو بڕۆناویان بەتانیان پێدادە و چکە ئەوە ناگان لە خۆیان نییە ئەنی ئیوای تێدایە ڕۆژانە 5-6 زار خۆی پیس دەکاتن تحسین بە بەردەوام لە ناویانە و بیان شۆ و خاوێنیان کەوە و هەڵسو کەوتیان دەبی لەگەرەوە بی ناخواردنیان هەندێکیان نانی ناخۆن هەندێکیان عیلاجی ناخۆن یعنی تحسین لە بۆ ناخواردنەکەی ئەولیان لەگەر دەداتن و زۆر لەگەریان باشە ئەو نیمۆریەکە هەیە تەلەڤیزیۆنەکە لە ژۆرێک تەلەڤیزیۆنی پێ دەکەن نیمۆریەکەی دوو لە دەنگۆرانی خۆش و هەڵپەرچێ و ئەوانە 2009 2010 و 11 ئەمە دەمانبردنە دڵۆپای دەمانبردنە هەنارای هەڵدەپەڕینیم ئەو کۆستەرمان هەبوو سیدێکمان دەکڕێ هەردەپەڕین خێرخواست کەبابی دەینا خواردی دەینا شتی دەینا لۆیان
ئەمن ناوم سابیر ئەحمەد محموودە ناسراوم بە سەید سابیر لە 2005 لە نەخۆشخانەی دەرونی کار دەکەم هەموو کارەکان دەکەم لە نەخۆشخانەی چاودێری نەخۆشکردن هاوکاریکردنی دکتۆر لەگەر نەخۆش هاوکاریکردنی کاک تەحسین لە کاتی سەرشوشتن و گۆڕی نزیل و بەرجیان هاوکاریکردنیان بە هەموو نوعەکەوە لە 2005 تا ئێستا معاملەکردنیش لەگە نەخۆشی زۆر قورسە زۆر گرانە کابرای نەخۆشەشی هەیە ئەمە 25 نەخۆشمان هەیە 27 نەخۆشمان هەیە 23 نەخۆشمان هەیە ئەتوو نەخۆشەکت پێ بەخێو نەکرێمە 23 نەخۆشی بەخێو بکەێت وەرە بەیانیان نانی بدێ نیوڕانان خواردنی بدێت چای بدێ ئاوی بدێت جغارەی بدێ زیاتر علاقەم لەگە خۆم دامە پێش علاقەی خۆم لەگەوان بەستیە وەچ کۆنتاکەچی هەیە ئەوە کۆیلە کە دەکەم و لەگەوانە احتیاطی تەبیعی سابەت و پێکەنین و قەسمەریات و ئەوانە دەکەین تحسین لە خلالی ئەوەندە سارەی ئیشکردنی لێرە خبرەی زۆری پایکردێک و تەعامل بکات لەگەر ئەو نەخۆشانە بەس لەگەرەوەش یعنی بێخەتەرات نەبووە چەندین جار لایاندایە چەندی جار مثلەن جێبریندار بووە ئەوەش تەمان خەتەراتی خۆی هەیە بەس دەمەکو باسم کرد پێشترش ئەو نەخۆشانە یعنی کە لێرە داخل بوونە زۆربیان ئارازی وان هەیە ئی دەروونەکەیکەوە وا دەکە بەشک بکەون لە خەرک و ئەوان ئەگە تەعامل بە شێوەشی ڕێکپێک دروست لە گەران بکرێ خەتەراتەکەی زۆر کەم دەبیتەوە. ئارێ وڵا تووڕە دەبن مستاوێشتن و نەعەل هاوێشتن و دەبا هاوێشتن و تف هاوێشتن احتیادیەوە هەدەلێم دەبێ نەخۆش لە بوو دەورانی لەگە بکەین کو دەسبی یەک دەچێ مەکتەبێ مامۆستا وەچی منێ مەقسەد ئەخلاق و تەربیەت داتەڕێبەی دەبی مەش ئەو هایە ئەوانە گوناهن ئەوانە ناو دنیای چکەنە غەریبن ئەوانە بەستە زمانە بەدەستم نوتو نییە ئەوانە لەمێش خۆیان لە فکری خۆیان لە زەوەجکە دەژین تحسین بەڕاستی سەربازی وونە تحسین ینی بە هەموو شێوەی خزمەتی ئەو نەخۆشانە دەکە کە لێوێن وەکو باب وەکو برا وەکو کۆسوکار تەعاملیان لەگەر دەکە لەو بەشەی کە تەحسینی لێیە ینی احتیماتێکی زۆرمان لەسەرەویە بەڕاستی ئەمە لە ناخۆشمان باز دەکەین ینی خەمی زۆریشمانە دەرێن ئەگەر تەحسین تەقاعود بی ئەمە چ بکەین ینی بڕوان ناکەم بتوانین نەفرێکی دیکە بینینەوە ئەو خزمەت گوزاری کە تەحسین پێشکەشی دەکا پێشکەشی بکە بەو نەوەعشکە ئەو دەیکە قەت بێزار ناوە ئەگە عەمرەکە ناوانەمە بێزاریش بوو ئەوانە خوا لەیانی گۆڕی خۆ لەوەی نەگۆڕیان نەخۆشخانەی دەرونی یەکێک لەو نەخۆشخانانی شاری هەولێرە بە تایبەتی لۆدێکی زۆری لەسەرە چونکە ئەو ژمارەی ئەو نەخۆشانەی کەوا دێتن بە حکمی ئەوی شوێنەکەی گچکەیە بەڕاستی بینایەکەشی کۆنە سەراحەتەن بەڵام خۆشبەختانە ئێستا کە ئێمە نەخۆشخانەیەکی تری نوێ لەسەر مەساحەی 27,000 مەتر دووجا دروست دەکرێتن
نەخۆشخانەیەکی گەورە دەبێت هەموو بەشە پێویستەکانی تێدا دەبێتن و بڕیاریشە لە کۆتایی ئەو ساڵ تەواو بیتن ئەوەی کە ئێستاش هەیە نەخۆشێکی زۆر وەردەگرێتن و خزمەت گوزاریەکی زۆر باشی پێشکەش دەکرێت بە تایبەتی پزیشکەکان و کارمەندی پزیشکی و ئەو فەرمانبەرانەی لێرە کار دەکەن بە ڕۆحیەتێکی زۆر ئینسانیەت و تعاملێکی زۆر باش لەگەڵ ئەو نەخۆشانە دەکرێتن. وانە نەخۆشی دەرونیان کە هەیە لەوانەیە خۆیان ناتوانن ڕێعاەتی خۆشیان بکەن ئاگاداری خۆیان بن بۆیە ئێمە لێ چەند کەسێکمان هەیە بە تایبەتی کاک تەحسینمان هەیە لێرە مام سابیرمان هەیە ئەوانە بەڕاستی ڕۆلێکی زۆر کاریگەریان هەیە ئەوانە بووینە کەسی ئەو نەخۆشانە ینی ئەوان خزمەتێکی تەواویان دەکەن لە پاکردنەوەیان لە جلگۆڕینیان شوشتنیان و دوواداچوونێکی باشیان لە بۆ دەکەن ئەوە وای کردیە بەڕاستی بتوانرێ خزمەتێکی باش پێشکەشیان بکرێتن چونکە لەوانەیە ئەستەمە ینی کارەکە بەشی پزیشکێکە ئەوەیە کە دەرمان و بە دوواداچوونەکەی لە بۆ بکرێتن بەڵام ئەو بەشەی تر ئەوانە دەیکەن بە تایبەتیش ئەو دوو کەسە وە کاک تەحسین بە تایبەتی چەندین ساڵە لەوانەیە ئەو یەکێک لە بڕبڕەی پشتی نەخۆشخانەکە حسابە چکە ئەگەر ئەو نوع خزمەتەی ئەو نەخۆشانە نەکا بەڕاستی کارەکە زۆر ئەستەم دەبێ و کات. ئێستا لە دەرێنە خواردنە چیان دەنێ خەنی بوونەوە زانین جێژنەیە لێرە جێژنەیە دەکنیان جێژنەیە ئێستاوان لە بکری خواردنە ئەجیزەوە چکەنە وەچی جەیمە نییە ئەوانە چا جغارە نان شتیان دێ برسیان نەکەن بێ سایان نەکەن بێ جغارەیان نەکەن زەویان سافە. دیاری کوردستان 24 بۆ سەربازێکی ون لە نەخۆشخانەی دەرونی کاک تەحسین و کاک سابیر کەوا ڕۆلێکی کاریگەریان هەیە ئەم نەخۆشخانەیە کارەکانی تەواو ناکرێتن و بە ئاسانی بەڕێوە ناچێتن بەبێ هەبوونی کاک تەحسین بۆیە ئێمە دەتوانین بڵێن ڕەمزی سەربازی ونە لەم نەخۆشخانەیە و کارەکانی بەرز و گەورە دەنرخێنین پیرۆزە.